ناوی من روبار کارکره جدشتا موشیمه از سدات دمهات چیا نکارن به گریلا ببه ناویم ریبار پاشنم روبوسکی از دمهات جزیری ما سڵاوتان لەبێ ئەم کاتتان باش بەڕێزان لە ڕادیۆی دەنگی گەلەوە هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەشەکەین بیسەرمان بن. هەپەکە ئەماری شەڕێمان یادداری ئاشکرا کردووە لە چالاکیەکانیشدا 42 سەربازی داگیرکەر سزادراون چەندین چەک و جوبەخانە دەستیان بەسەرداگیراوە یان تێکشکاون هاوکات دوو گەریلا شەهید بوون. لەم ڕاپۆرتەدا وردەکاری زیاتر خراوەتە ڕوو. بدون آقادمین آپونو بنام بنیرمی آده آمدن فرمان داریم. زور سپاس. HPG گوت د چالاکیان ده 43 لشکرین ترکین داگرکر هاتن جزا کرن گلکچک و جبلخانه هاتن دسته سر کرن یان جی امها کرن دو گریلا شهید بون. داخیانی نوند راگاندن و چپمنیه ی HPG به رنگیه. گریلای آزادی کردستان مه آدار و جشن وجن نوروز بجوشک مزن و بروه برخودان یک کاوای همده مظلوم داغان پیشوازی کرن. جایالت باکور کردستان حتی حرم پاراسن ین متیای گریلای آزادی کردستان لهر دره بروه فدایی آپوی تکوشین خود دوام دکن و دمه آدار 2024 اندجی گاوین گرینگاویتن. 19 آداره لقاده برخودان یا گری آمدی یا لزاپه به اپراسیون شورشگری یا شهید جوان شهید آندوک در بکه گران لداگر کران هات خستن. گریلاین مبوان مراسمان جالیه کی و جشن نوروز پیروز کرن لالی دنجی دلسوزی خوایا به ریبر آپو شهیدان نو کرن نشاندان که جهر آلی و جبو تکوشینا سالا نو آمادنه. HPG گوت بیلونچوی گشتی یا چالاکین خستناسی هاین دولتا ترک ده 13 سبات 2023 ده دست بکرن دوی نوروز ده هات اشکره کرن. گریلای آزادی ین کردستان جسی هاین هری پیشکد ین ده دست دولتا ترک ده جهر جوره سیاهین اکنجی اکسونگور آنکا و بایراکتار تب دو 15 خستن خواره. چون سر انقاذین وان و بوی رنگی تکوشین مای آزادی یال دیجی میتینگری گهاندن آستکنو. HPG دیار کرد که دناو مه آداره ده اپراسیون که شورشگری و 14 چالاکین گریلا هاتن لدرخستن. ده تکوشین مه آداره ده هفرین ما اکین رودی و جانشیر شیره واکو بروه فدای آپوی بسر دجبن و مشیان گیشتن شادته. مدیا شهر تایبتا ترک ونداهین ارتش ترک داگرکر جارکدن و شرط و به نوچه دروین هول دا رای گشتی بخاپینه. بیلانچوی شهر آمه آدار یا HPG و هایه ایریشن ارتش ترک دولتا ترک ایریشن به بالافرین شهر 226 ایریشن به هلیکوپترین ایریش 5 ایریشن به تخمنین خدخکری 9 ایریشن به درونین بمبارکری 15 چالاکین گریلا چالاکین گشتین گریلا 15 کشتین دجمن هجمارا داگرکرین هاتا جزا کرن 43 هجمارا داگرکرین بریندار بون 11 آلاوین هاتن امها کرن کنتینر 3 چپر 7 سیستم رادار 1 کامرا موبس 12 پروژکتور 8 کامرا 7 کن 2 بمبا ویژن بزنجیر 1 چک و آلاوین لشکری ین هاتن دست سر کرن چکا نیو اوتوماتیک آ بی کسی 1 زنجیرا بی کسی 1 فیشکین بی کسی 105 چکا روکتا ویژ آ به 7 1 چکا فردی یا امپت 55 2 دوربینا روژه 1 جهاز دستیشان کرنه یا چکه 1 سیستم دنگ 1 لپک 1 باتاریا ترمال 2 آداپتور ترمال 1 محەممەد ئۆجلان برای ڕێبەر عەبدوڵڵا ئۆجلان و پارێزەرەکەی مەزلوم دینچ بە داواکاری ئەنجامدانی دیدار سەردانی داواکاری گشتی کۆماریان لە بۆرسا و ڕێبەرایەتی زیندانی ئیمرالی کردووە. عەلی کۆنار برای عومەر خێری کۆناڵ پۆڵات یڵدرم حاملی یڵدرم و مەلیحەت چێتین و خوشکی وەیسی ئەکتەش کە ئەوانی زیندانی ئیمرالی زیندانی کراون سی دیدار
داواکاری چاپێکەوتنیان پێشکەشی داواکاری گشتی لە ئیمرالی کردو. پارێزەرانی نووسینگەی یاسایی سەدە ڕێزان ساریجا ڕازێ ئوستورێک فاق ئوزگور ئەرۆڵ مەزڵم دینچ لەبەر جەژنی ڕەمەزان بۆ چاپێکەوتنی پارێزەران لە ڕۆژانی 8 و 12 نیساندا سەردانێکی نوێیان کردووە. لە 25 ئاداری 2021ەوە هیچ زانیارێک لەبارەی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلانەوە تاوەکو ئێستا بەردەست نییە. ماڵپەڕی گەریلا تیڤی دیمەنی خستنە خوارەی فڕۆکێکی بەفڕۆکەوانی دەوڵەتی تورکی لە جۆری ئەنکا لەلایەن گەریلاکانی ئازادی لە ئاسمانی زا بڵاو کردوتەوە. ماڵپەڕی گەریلا تیڤی دیمەنی خستنە خوارەی فڕۆکێکی بەفڕۆکەوانی دەوڵەتی تورکی لە ئاسمانی چارەش لە زا بڵاو کردوتەوە لە دیمەنەکاندا مەژە بۆ درەوە کە ئافرۆکەکە لە جۆری ئەنکایە گەریلاکانی ئازادی لە یەکی ئاداری ئەمساڵۆ لە ئاسمانی چارەش لە ناوچەی بەرخۆدانی زاب خستویانەتە خوارەوە. لەگەڵ پێشکەوتنە سەربازەکان لە جیاندا گەریلاکانی ئازادیش لە چوارچێو بەرگری ڕەوادا توانیوانە دەرفەتیەوە بۆ بڕەخسێ کە لە ئاسمانی هەرێمەکانی پاراستنی بەدیاو بەڕووی داگیرکەراندا دابخەن بە پێڕاگەنراوی ناودی پاراستنی گەرنەپەکەش کە لە 20 مانگی ئاداردا مزگەنی جژنی نەورۆزیان ڕاگەاند و تێداتوە کە گەریلاکانی ئازادی لە ماوەی ساڵ زەمانگە ڕابردوودا 15 فڕۆکەی بێفڕۆکەوانی دەوڵەتی تورک لە جۆرەکانی ئاکنجی، بێرەقدار، ئەنکا، ئاکسۆنگور خراوەتە خوارەوە. دەوڵەتی تورک تۆپبارانی سنووری منبەجی کرد. دەوڵەتی تورک و چەتەکانی درەنگانێکی شەوی ڕابردوو بە 25 گول لە تۆپبارانی باکوور و ڕۆژاوی منبەجیان کردووە. ناوەندی ڕاگەیاندنی ئەنجومەنی سەربازی منبەج لە بارەی تۆپبارانی دەوڵەتی تورک و چەتەکانی بۆ سەر سنووری منبەج لە درەنگانێکی شەوی ڕابردووە ڕاگەنرایەکی بڵاو کردوتەوە. وەک لە ڕاگەنراوەکەدا هاتووە کاتژمێر 12 خولەکی شەوی ڕابردوو دەوڵەتی تورک و چەتەکانی تۆپبارانی گوندی دەندەنە و سیادیان لە باکوور و ڕۆژاوی منبەج کردووە. ئاماژیان بۆ شتاوە 22 گول لە تۆپ لە گوندی دەندەنە و سێدیکەش لە گوندی سیادە کەوتونەتە خوارەوە. جێگای ئاماژەیە دەوڵەتی تورک و چەتەکانی بەردەوام لە تۆپبارانکردنی ناوچە خزمەتگوزاری و نیشتەجێبوونەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بۆ چەندین هاوڵاتی مەدەنی شەهید بوو بریندار بوون تاوەکو ئێستاش جیهان لە ئاسیا و دەستدرێژیانە بێدەنگە و ڕێگریان لێ نەکردوون. لە شام 3200 واژۆ بۆ ئازادی ڕێبەرۆجەلان کۆکرایەوانە. کۆمیتەی دەستپێشخەری گەل بۆ ئازادی جەستەی ڕێبەرۆجەلان لە شام کۆتایان باڵمەتی کۆکردنەوەی واژۆ هێنا و ڕایان گەاندووە زیاتر لە 3200 واژۆیان کۆکردەوە. لە گەڕێکی زۆراڤای شامی پایتەختی سووریا کۆمیتەی دەستپێشخەری گەل بۆ ئازادی جەستەی ڕێبەرۆجەلان لەبارەی هەڵمەتی کۆکردنەوەی واژۆ لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا حەسەن عەبدوڵڵا ڕایگەیاند کە سەرجەم ناوچە و گوندەکانی شام بەشداری هەڵمەتەکە بوون چونکە خەڵکی شام گەیشتونەتەوە باوەڕی کە پڕۆژەکەی ڕێبەرۆجەلان تاکە ڕێگەی چارەسەریە بۆ کێشەی گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. هەروەها ڕایگەیاندووە کە هەڵمەتەکەیان لە شام کۆتایی هاتووە توانیوانە 3200 واژۆ کۆبکەن و بۆ ئازادی جەستەی ڕێبەرۆجەلان. واجەختیشان لە خاوەنداریکردن لە نرخ و میراتی شۆڕشگەری ڕێبەرۆجەلان کردەوە لە پێناوبەتێنانی ئازادی جەستەیی ڕێبەرۆجەلاندا. دەم پارتی تانە لە ئەنجامی هەڵبژاردننی شارەوانی بەدلەی سەدا. وێڕای ئەوەی ئاکەپە هەزاران سەرباز و پۆلیسی گواستەوە بۆ بەدلیس و دەنگیدا 2018 دەنگی دەم پارتیشان بە هەژمار نەکراو لە قەڵەمداوە. بۆ ڕێخستنی دەم پارتی لە لیژنەی باڵای هەڵبژاردننی سکاڵان تۆمارکرد و داوای دووبارە ژمارەوەی دەنگەکانیان کردووە. لە هەڵبژاردننی شارەوانی بەدلیسە ئاکەپە هەزاران پۆلیس و سەربازی خۆی گواستەوە بۆ دەنگدان. لەو شارەشدا ئاکەپە 8900 دەنگ و دەم پارتی 8702 دەنگی بەدەستێنا. وێڕای بردننی هەزاران سەرباز و پۆلیس و دەنگدانیان بە ئاکەپە لە بەدلیس جیاوازێکە تەنها 188 دەنگ بووە. هاوکات 2018 دەنگی دەم پارتیش بە هەژمار نەکراو لە قەڵەمدراوە. لە پێناو دووبارە ژمارنەوەی دەنگەکان لە هەڵبژاردننی شارەوانی بەدلیسە ڕێخستنەوەی دەم پارتی لە بەدلیس سەردانی لیژنەی هەڵبژاردننی شارەکەیان کرد و سکاڵایان تۆمارکرا بەڵام ڕەتکراوەوە بۆیە دەم پارتی سەردانی لیژنەی باڵای هەڵبژاردننی کرد و سکاڵایان تۆمار کردووە. توندوتیژەکانی پۆلیسی تورکیش بەرامبەر بە گەل شەرمەزار کرا. پێشگیری ئاشتی کۆمەڵی مافی مرۆڤی ئیهەدا هەوڵی کتەدای سیاسی ئاکەپیان لە هەڵبژاردننیوان و توندوتیژەکانی پۆلیسی تورکیا لە دژی گەل شەرمەزار کردووە. کۆمەڵی مافی مرۆڤی ئیهەدا لە شارەکانی تورکیا و باکووری کوردستان پێشگیری ئاشتیان ئەنجامدا لە دژی هەوڵی کتەدای سیاسی ئاکەپە لەوان توندوتیژەکانی پۆلیسی تورکیان لە دژی گەل شەرمەزار کرد. لە شارەکانی ئەنقەرە، ئەدەنا، هاتای، سرت و ئێلەح ئەندامانی کۆمەڵی مافی مرۆڤ ئیهەدا وەلقی شارەکان لەگەڵ ئەندام پەرلەمانەکانی دەم پارتی و وەرپرسانی کۆمیسیۆنی یاسا و مافی مرۆڤ بەرامبەر بە شکنجەدان و دەست بە سەردارکردنی و کەسانی کە دژی کتەدا سیاسیەکانی شاریوان ناڕەزایەتیان دەربڕیەوە و کۆبوونەوە و بە دروشمی بۆ ئاشتی کۆمەڵاتی بە توندوتیژی و ئەشکەنجە نامێنێ ڕێز لە ئیرادەی گەل بگیرێ کاردان و نیشاندرا و سیاسەتی توندوتیژی و ئەشکەنجەدان شەرمەزار کرا.
پرۆژەی هەژماری من کە لەلایەن مەسرور بەرزانی سەرۆکی ماوەبەسەرچووی حکوومەتی هەرێمەوە سەپاندوێتی بەسەر فەرمانبەران و موچەخۆراندا ناڕەزایەتی زۆری لە ناو موچەخۆران دروست کردووە ئەو پرۆژەی ڕەت دەکەن چونکە پێیان وایە پرۆژەکە بۆ دەست بەسەرداگرتنی موچەی موچەخۆران و خۆدەوڵەمەندکردنە لەسەر گیفانی موچەخۆران. هەژماری من خۆی لە بنەڕەتایە بە ئەلکترۆنیکردنی موچە کارێکی باشە، بەڵام ئەوەی کە ئەمانێکەن ئێمە ڕەتیەکەینەوە لەبەرچی لەبەرەوەی شایانی متمانە پێکردن نییە، لەبەر ئەوەی ئەوان پێش ئەوەی بکرێ بەکار بە ئارەزوی خۆیان یاریان بە قوتی خەڵک کرد. ئێستا کە ئەکرێ بەکار ینی لەبەردەست خۆیەتی بە یەک کلیکە موچەکەت لای خۆی پاشەکەوتەکە هەر جاری بە ناوەیەک یاری بە قوتی خەڵکەکەن. ئەتوانەیە بۆ نمونە هەموو باج و دەرامەتەکان هەموو ئەو قەرزانی کە لای هاوڵاتیە بە یەک کلیکە لە موچەکەتی ببڕێ، هیچ دەسەڵاتی شت نییە. ئێمە بۆیە ئەوە ڕەتەکەینەوە لەبەر ئەوەی متمانەمان پێ نییە. حکوومەت لەوەتی ئەمە بیرماندێ زۆر شتی تاقی کردووەتەوە، زۆر جار ئەوەی کەویست بێتی جێبەجێ کردووە، بەڵام ئەمەیان بۆ ناچێتە سەر لەبەرچی لەبەرەوەی تەواو خەڵک گەشتووەتە بینەقاقای، لەبەرەوەی کە خەڵک تەواو تووڕەیە هەموو هەوڵی خۆیانەدەن بۆی ئەمە جێبەجێ بکەن، بەڵام ئێمە بەمە ڕازینین. خەڵکیش ئێستا وشیارترە، زۆرینەی خەڵک لەوەتی کە ئەم پرۆژەی دەستی پێکردووە هەر لە چەمچەماڵایە 600 کەس زیاتر ئیمزای کردووە. یعنی ئەگەر ئەمە بەردەوام بێ زۆر زیاتر خەڵک ڕەتی ئەکاتەوە، دواتر ئەمە ئەگەڕێتەوە بە دادگای فیدراڵی ئەوان بڕیایی لەسەردەن، بەو هیوای ئینشاڵڵا ئەمە سەرنەگری و ڕەت کرێتەوە. ئومێدمان هەیە بەڵێ، چونکە دادگای فیدراڵی تا ڕادەیەک ئەوەی سەلمانووە کە لە بەرژەوەندی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێم بڕیارەدا حکومەدا، بۆیە هیوادارین ئەوەشیان لێ چاوەڕێکین کە ئەمە ڕەت کرێتەوە، چونکە بە هیچ شێوە لە بەرژەوەندی خەڵکانیە. هەژماری من وەک فەرمانبەرێکی حکومەت من هەژماری من ڕەتەکەمەوە. هەژماری من هەچەند سەیری ئەم هەژمارە ئەکەم، هەژمارەکەی وەک سمای هەڵشۆیی وایە، باوەڕەکەم لە ناو هەژمارەکە هیچی تیان نەبێ. بۆیە من ئەوەی تەنها پارتی نەبیاڵێ وەڵا هەژماری من قانجازمە، هەژماری من ئەقلم هەر نایگرێت، دوورە لە ڕاستیوە، درۆیە، خەڵک معاشی وەرگردووە، معاشی خەڵکم بینیوە، ئاخوداخو دڵی تیا بووە، آخر پارەی بەغاکەی ئاخوداخو دڵی تیا بووە. بۆیە ئەمانە درۆوەکەن، هەژماری من قابل خۆیان هەژمارەکان وەک سمای هەڵشۆیی وایە، خوا شایدە پاری تیان نییە. بەس خەریک درۆیە، خوا شایدە لەوەتی بیان ناسم، بەس خەریک درۆن. هەژماری من حکومەت وە نازام ئەم جارەدا بەزی وەڵام من هەواڵێکی خۆشم بێ و کەس خۆی نەکا بەخاوەنی تخوا ئەوە بڕیار بوو، تو زاتی خواوە بڕیار بوو، بەس دەوای پارەیە کرد لە خەڵک، شتێکم نەبینی بۆ خەڵک بێکرێت ێم مژدا ئەوە من ئەم مانگە معاش مانگی دووتانە دەمێ، ئەمری خۆت و معاشەکەتان نەمێنێ. ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی دەڵێ موچۆ خزمەتگوزاری مافێکی ڕەوای هاوڵاتیانە وەکو چۆن باج و ڕسومات و زەریبە ئەرکە لەسەر هاوڵاتیان دەشڵەن چارەسەری موچە نەدەستکەوتە و نەموزایەدە هەڵدەگرێت. عەباس فەتاح ئەندامی سەرکردایەتی یەکێتی لەبارەی دۆخی دارایی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە فەیسبووکی خۆی نووسراوێکی بڵاو کردێت و باسی لەو کڕۆ کە موچۆ خزمەتگوزاری مافێکی ڕەوای هاوڵاتیان وەکو چۆن باج و ڕسومات و زەریبە ئەرکە لەسەر هاوڵاتیان وتی شێتی پێویستە داوای لەبوردن لە هاوڵاتیان و سوپاسی خۆراگری موچەخۆرانی هەرێم بکەن وەکو ئەرکی سیاسیان کە چەندین ساڵە بەکات و ڕێژەیەکی نادیار موچە وەردەگرن. و ئەو سەرکردەی یەکێتی دەڵێ چارەسەری موچە نەدەستکەوتە و نەموزایەدە هەڵدەگرێت. ئەمە لە کاتێکدا کە بەپێی بڕیارەکەی دادگای فیدراڵی عێراق وەزارەتی دارایی عێراق موچەی مانگی شوبات و ئاداری موچەخۆرانی هەرێمی کوردستانی ناردووە، بەڵام بەرپرسانی حکوومەتی ماوەبەسەرچووی هەرێمی کوردستان وەکو دەستکەوت بۆ خۆیانی وێنا دەکەن. نوێترین بەرهەمی هونەرمەندی گەنجی ڕۆژهەڵاتی کوردستان ئومید بە ناوی کینە ئەم بڵاو کراوە کە لە شێوە ڕاپە و ڕەگ و ڕیشە و مێژووی لە بیرکراوی کورد و کوردستان دەگەڕێتەوە. ڤیدیۆ کلیپی کینە ئەم بڵاو کراوەتەوە کە نوێترین بەرهەمی ئەم هونەرمەندەیە لە شاری گورمەی ڕۆژهەڵاتی کوردستانە، ناوی ئومیدە. بەرهەمەکە لە شێوە ڕاپە دەکەوێتە چارچێ هونەری بەرگریەوە، ڕەگ و